بۆچی تەفرە دەخۆین؟ یەکێک لە سیماکانی ئەزموونی کەمی سیاسی لە هەرێمی کوردستان و سیاسیە کوردەکان یاریکردنە بەڕای خەڵکو و تەفرەدان و درۆ. بەردەوام تاکی کورد درۆی لەگەڵ دەکرێت و بەڵێنی ناڕاستی پێدەدرێت بە تایبەت لە سەروبەندی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکاندا. ئێمە دەتوانین زیاتر لە 50,000 هەلی کار دروست بکەین ڕێگای بەگەڕخستنەوەی 2,000 کارگەی کە ئێستا داخراوە. وڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. من نەمێ گۆڕانکاری بکەم. وعدی ئەوە دەدەین ڕاستگۆ بین لەگەڵتان. پێشینان لە مێژە وتویانە پەتی درۆ کورتە، هەرچەندە ئێمەش هەموو ئەو درۆیانەی کورد دەهێنن بە چاوی خۆمان دەیان بینین، بەڵام دووبارە متمانەیان پێدەکەینەوە و تەفرە دەخۆین. باشە بۆچی؟ لە تەمەنی خۆیدا هەرێمی کوردستان 5 خولی هەڵبژاردننی ئەنجام داوە و خولی شەشەمی هەڵبژاردنەکان لە ڕێدایە. لە دیارترین خاڵە هاوبەشەکانی سەرجەم خولەکان تەفرەدانی خەڵکە لەلایەن سیاسی و سەرکردەکانەوە. جار لە دوای جار بەڵێنەکان گەورەتر و زەقتر و ناواقعیتر دەبن و ئێمەش بە هیوای گەیشتن بەو خەونەوە نەوشەیانی سیاسیەکان بۆمان وێنا دەکەن، دووبارە تەفرە دەخۆین و شوێنیان دەکەوین. ئاخر خەڵک ناهەقی نییە، هەموو ئەوەی ئێمە دەمانەوێت و خەونی پێوە دەبینین ئەوان بەڵێنی فەرەهەمکردنی دەدەن، هەر لە دابینکردنی هەلی کار و ئاوەدانی و جێڕانەوەی پاشەکەوتی موچە و کردنەوەی حساب بانکی بۆ هەر تاکێکی ئەم هەرێمە بۆ ئەوەی ڕاستەوخۆ داهاتی نەوت بخەنە سەر حسابەکەی تاوەکو بڕینەوەی موچە بۆ کابانی ماڵ. چیمان دەوێت لەوە زیاتر؟ بەڵام گرفتەکە لێرەوە دەست پێ دەکات. هەر ڕۆژێک دوای هەڵبژاردن بەنجی درۆی سیاسیەکان بەرمان دەدات و هەست بە پەشیمانی دەکەین. کاتێک حیزبەکان پشت لە خەڵک دەکەن و کاندیدەکان تەلەفۆنەکانیان دادەخەن و سەرجەم بەڵێنەکان تەنها وەک دروشمی سەر عامود و پردەکان دەمێننەوە. تەفرەدان بابەتێکی ئاڵۆزە و چەندین لایەنی هەیە، بەگشتی ئاماژەیە بۆ کردەوەی چەواشەکاری یان تەفرەدانی کەسێک جا لە ڕێگەی زانیاری ناڕاستەوە بێت یان لە ڕێگەی چەواشەکاریەوە یان شاردنەوەی زانیاری و وردەکاری گرنگ. تەفرەدان دەتوانێت لە چوارچێوەی جۆرا و جۆردا ڕوو بدات، لەوانە پەیوەندیە سیاسیەکان، بازرگانی، سیاست و زۆر شتی تر. لە دەروونناسیدا دەتوانرێت لێکۆڵینەوە لەو حاڵەتە دەرونیە بکرێت لە ڕووی چۆنیەتی تەفرەدانی مرۆڤەکان و هۆکارەکانی پشتەوەی. لە ئەخلاقیشدا زۆر جار باسەکە لە دەوری ئەوە دەسوڕێتەوە کە چ کاتێک تەفرەدان ڕەوایە و دەرەنجامەکانی چییە بۆ فریودەر و هەم بۆ فریودراو. لە باسە ئەخلاقیەکاندا پاساوی تەفرەدان زۆر جار لە دەوری چەند بابەتێکی سەرەکیدا دەسوڕێتەوە، لەوانە مەبەست و پاڵنەر. ئەگەر فێڵکردن بە مەبەستی ڕێگریکردن لە زیانێک یان بەرەو پێشبردننی چاکەیەکی گەورەتر بێت، بۆ نمونە درۆکردن بۆ پاراستنی کەسێک لە مەترسیەکی دەستبەجێ، لەوانەیە وەک شتێکی ڕەوا سیر بکرێت. بەڵام ئەگەر بۆ قازانجی کەسی بێت، بەگشتی بەکارێکی نائەخلاقی دادەنرێت. دەرەنجامەکانی بۆ فریودەر. ڕەنگە هەندێک جار سیاسەتمەداران بە هۆکاری جیاوازەوە بەشداری کارە فریودەرەکان بکەن، لەوانە بۆ وەرچەرخانی ڕایگشتی، سەرکەوتن لە هەڵبژاردنەکاندا یان دەستکاریکردنی دەرەنجامەکانی سیاست. بەڵام ئەم کارانە دەتوانن متمانە بە پرۆسە و دامەزراوە دیموکراسیەکان تێک بدەن. لە زۆرێک لە چوارچێوە ئەخلاقیەکان ڕازگۆیی و شەفافیەت لە پێشینەدان دەوترێت تەفرەدان متمانە تێک دەدات و دەتوانێت پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بشێوێنێت. تەنانەت ئەگەر وا دەرکەوێت کە فێڵکردن سوودی دەستبەجێی هەبێت، دەتوانێت لێکەوتەی نەرێنی درێژخایەنی هەبێت وەک لە دەستدانی متمانە، تێکچوونی پەیوەندی یان دەرەنجامە نەرێنیە نەخوازراوەکان. ئەمە جگە لە وەرینی متمانە، ڕەنگە فریودەرەکان متمانە لە دەست بدەن و زیان بە پەیوەندیەکان بگەێنن. فۆرم و شێوازەکانی تەفرەدان. تەفرەدان ڕێگا و شێوازی جیاجیا لە خۆ دەگرێت. سیاسیەکان زۆر کات ڕێگاکانی تەفرەدان دەگۆڕن تاوەکو جارێکی دیکە دەنگدەر چاواشە بکەن و هەست بەوە نەکات کە درۆی لەگەڵدا کراوە. بۆیە زۆر گرنگە تۆی هاوڵاتی فۆرم و شێوازەکانی تەفرەدان بناسیتەوە کە بە چەند شێوازێک کاریان لەسەر دەکرێت، لەوانە زانیاری هەڵە، بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست یان چەواشەکارانە بە مەبەست یان بێمەبەست. ئەمەش دەتوانێت لە زیادە ڕێویکردن لە دەستکەوتەکانەوە دەست پێ بکات تا شێواندنی ڕاستیەکان بە شێوەیەکی بەرچاو. شاردنەوەی بەشێک لە ڕاستیەکان. پێشکەشکردنی زانیاری بە شێوەیەک کە تیشک بخاتە سەر هەندێک لایەن، لە هەمان کاتدا شاردنەوەی لایەنەکانی تر. ئەمە دەتوانێت لە هەڵبژاردننی جۆری هەواڵ و راپۆرتەکان یان چوارچێوەدان بە کێشەکان بە شێوەیەکی چەواشەکارانە لەخۆ بگرێت. ناپاکی
بەڵێن یان لێدوانێک کە سیاسەتمەدار مەبەستی جێبەجێکردنی نییە یان چاواشەکردنی بە مەبەست. سیاسەتی ناڕوونی هێشتنەوەی بڕیاردان یان مەبەستی سیاست کە دەتوانێت خەڵک بەلاڕێدا ببات سەبارەت بە سروشتی ڕاستەقینەی پلانەکانیان. مامەڵەکردن لەگەڵ تەفرەدان بۆ مامەڵەکردنێکی تەندروست لەگەڵ زانیاریەکانی دەوروبەر و بەڵێنی سیاسیەکان پێویستە دەنگدەر هۆشیار بێت و بە وردی دیقەت بدات و لە چەند بوارێکدا زیاتر ورد بێتەوە. لەوانە شەفافیەت، پێشخستنی شەفافیەت و لێپرسینەوە لە سیاستدا دەتوانێت یارمەتیدەر بێت لە کەمکردنەوەی دەرفەتەکانی فێڵکردن. خوێندەواری میدیا، پەروەردەکردنی خەڵک بۆ هەڵسەنگاندنی ڕەخنەگرانە بۆ زانیاری و سەرچاوەکان دەتوانێت یارمەتیدەر بێت لە کەمکردنەوەی کاریگەریەکانی تەفرەدانی سیاسی. پشکنینی ڕاستیەکان، ڕێکخرا و دەستگا سەربەخۆکانی پشکنینی ڕاستیەکان یاخود ئەوەی پێی دەوترێت فاکت چێک ڕۆڵێکی گرنگ دەجێڕن لە لێپرسینەوە لە سیاسەتمەداران و پێدانی زانیاری دروست بە خەڵک. ستانداردە ئەخلاقیەکان، هاندانی ستانداردە ئەخلاقیە بەرزەکان و یەکپارچەیی لە ناو دامەزراوە سیاسیەکان دەتوانێت یارمەتیدەر بێت لە سنووردارکردنی کاری فریودەرەکان. تەفرەدان لە سیاستدا پرسێکی جدیە و دەرەنجامەکانی بەرفراوانن. چارەسەرکردنی پێویستی بە هەوڵێکی هاوبەش هەیە لەلایەن سیاسەتمەداران و میدیاکان و خەڵکەوە بۆ دەستەبەرکردنی دیموکراسیەکی تەندروست و کارە.